لە دوایین کۆبوونەوەی خۆیدا ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بڕیاری ئاڵوگۆڕی پۆستی بەرپرسی مەکتەب و مەڵبەندەکانیدا. ئەمەش وەک جێبەجێکردنێک بۆ ڕاستپاردەکانی کۆنگرەی پێنجەمی حیزب و دووبارە ڕێخستنەوەی کاروبارەکان. لەو چوارچێوەیەشدا ئاڵوگۆڕی پۆستی مەڵبەندی هەولێر و مەکتەبی ڕێکخراوە پیشەیەکان بەڕێوە چوو. من وەکو بەرپرسی مەڵبەندی نوێ دەست بەکار دەبم بە پشتیوانی خوای گەورە، بۆیە لە داهاتوو بە بەرنامەیەک بە ئەنجەندایەک لە خزمەت هەموو ئەندام و ئۆرگانەکانی سنووری مەڵبەندا دەبین و پلانی ساڵی داهاتووشمان دەبی. پلانەکەمان پلانێکی شامل و گشتگیر و هەمەلایەن دەبی و هەموو ئاست و ئەندام و ئۆرگان و ناوچە و ئەنجومەنەکان دەبی. کۆمەڵی دادگەری تایبەتمەندی تەواویدا بە ڕێکخراوەکان لە ساڵانی ڕابردوو کاریگەری باشیان هەبووە لە وەشارکردنەوەی خەڵکەکان، چ بابەتە تەندروستیەکان، چ ئەندازیاران، چ مامۆستایان، چی بەشەکانی دیکە. حەمدوسەنە کە کاریگەریەکان کەوتۆتە کۆی جونگەکانی کۆمەڵگە و ساڵین داهاتووش کۆمەڵی پلان لەگەڵ ستافی نوێ لەگەڵ ستافە بەڕێزانە هەنگاوی بوونین بەتایبەت بەپێی ستراتیژ و سیاسەتی کۆمەڵی دادگەری. ئەندامێکی لیژنەی تەشکیلاتی مەڵبەندەکان دەڵێت تاکو ئێستا کاروباری سێ مەڵبەند و 2 مەکتەب ڕێکخراونەتەوە و بەرپرسەکانیان دەست بەکار بوون. لە نزیکترین کاتیشدا بەرپرسی سەرجەم مەڵبەند و مەکتەبەکان دەست بەکار دەبن. ئەمیش دەتوانین بڵێن یەکێکە لە ڕێگەکانی بەروی پێشچوون و ئەمڕۆژ بە پشتیوانی خوای گەورە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری بەرپرسی نوێ دەست بەکار دەبێت وەلو دەوڵەتەسیم دەکرێت مەڵبەندی شارەزوول یەکە مەڵبەند بوو، مەڵبەندی دەوروبەری هەولێر 2 مەڵبەند و ئەو مەڵبەندی هەولێری 3 مەڵبەندە. ئومێد دەکەین کە ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتی هەموو لە یەکمامدا بتوانین کاری کۆمەڵی دادگەری لە ئاستی ڕەزامەندی خوای گەورە بێت و بەدڵی جەماوەر و دەنگدەر و کاریلانی کۆمەڵی دادگەری بێ. بڕیار وایە کۆمەڵی دادگەری لە ماوەیەکی کووردا پێکهاتەی نوێی سەرجەم مەڵبەند و ئۆرگانەکان لە دوای کۆنگرەی 5 و بەهۆی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانەوە دواخرابوو بگەیەنێتە ئەنجام. ئەم هەنگاوە جگەلەوەی تەواوکردنی ئەنجام و ڕاستپەردەکانی کۆنگرەیە، لە هەمان کاتیشدا وەکو پرۆسەیەکی بەخۆداچوونەوە و خۆڕێخستنەوە و هەستانەوە تەماشا دەکرێت کە کۆمەڵی دادگەری دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بڕیاری لێدابوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.